هۆکاری سەردانمان ئێمە خۆشحاڵین کە داوەت کرابووین بۆەوەی بەشدار بین لە مەراسمی کردنەوەی بەشێک لە کتێبخانە بە ناوی بەڕێز دکتۆر ئەحمەد چەلەبی. خۆشحاڵین کە لێرەین، خۆشحاڵین کە ئەم هەنگاوەیان ناوە و دکتۆر ئەحمەد بێگومان کەسێکی بەڕێز و چێکۆشەر بوو، دەورێکی کاریگەری هەبوو لە پێناوی ڕزگارکردنی عێراق و دۆستێکی سەرۆک مام جەلال بوو و دۆستی میلەتی کوردیش بوو و وەفایان بۆ ئەو بۆ تێکۆشانی بۆ خەباتی و دۆستایەتیش ضرور بوو کە ئەمڕۆ لێرە بین. هذه المناسبة هي افتتاحية مكتبة والدي المرحوم الدكتور أحمد الشلبي. ئەم بۆنەیە بەهۆی کردنەوەی کتێبخانەکەی باوکم دکتۆر ئەحمەد چەلەبی بوو. باوکم کەسایەتێکی سیاسی و زانا و مامۆستای زانکۆ لە بواری ماتماتیک بوو. خۆشەویستێکی بێشماری بۆ کتێب هەبوو. کتێبخانەکەی بەخشی بە کتێبخانەی بەغدادی. هەموو ئەو کتێبانەی لە ساڵی 2003 تا کاتی کۆچی دوایی لە ساڵی 2015دا هەیبوو. ئێرە دامزراوەیەکی گشتێتە هەمووان سوودی لەوەرگرن. زۆر خۆشحاڵم بەوەی کە لەم ڕێوڕسمەدا بەڕێز قوبات جەلال تاڵەبانی و بەڕێز لەتیف ڕەشید و شانازخان بەشداریان کردووە. لەبەروی باوکم هەر لە منفاوە ڕێگایەکی دوور و درێژی لەگەڵ مام جەلال بڕیوە لە دۆسەی کورد و هەوڵدان لە پێناو و مافی کووردا. بیرەوەری زۆر جوانم هەیە لەگەڵ باوکم و سەرۆک مام جەلالدا لە کوردستان و سلێمانی و چەند ناوچەیەکی تری کوردستان. مع مام جلال بالقضية الكردية والحراك للحقوق الكردية من أول يوم، وكان أنا عندي ذكريات فظيعة وجميلة جدا مع والدي ومام جلال.